زیاتر لە 10 ئەفسەر و پێشمەرگە لەسەر دۆسی فرۆشتنی چەکە ئەڵمانیەکان دەستگیر کراون و ژمارەکەش لە زیادبووندایە. وەزارەتی پێشمەرگە بۆ دەرخستنی پاچی و ئەنجام نەدانی ئەو کارە لیژنەیەکی پێگێنا، بەڵام دوای چەندین ڕۆژ لە پێگەێنانی لیژنەکە زیاتر لە 10 ئەفسەر و پێشمەرگە دەستگیر کراون. سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان دەڵێت هیچ بیانوێک نییە بۆ فرۆشتنی چەکەکان و دەژڵێت لە سەرەتای پێگەێنانی لیژنەکەەوە هەماهەنگیان لەگەڵدا کردوون. لە پێشا گومانێکە بوو کەشتیوە هەوبێ دوای لیژنەیەک دروستکراوە ئێمە وردەکاری دقیقی ئەوە چکۆ مەسایری هەواڵگریە هەموویمان لەبەردەسانیە، بەڵام فعلەن مەجموعەیەک لەوانەیە کە بڵێن چەکیان فرۆشتووە ئەوە دەست بەسەرن. ئەم هەموو پێشمەرگە قارەمانە، ئەم هەموو پێشمەرگە بە شەرەفە لە جەلەولاوە بگرێت تا شنگال ئەگەر هەمووی وابیر بکاتەوە بڵێ لە بەروی من سێمان معاشم وەرنەگرتووە چم چەکەکە مەفرۆشم لەو جەبهەیە شەی لێ ئەمێنێ داعش نایەتە سلێمانی هەڵەبجە و هەولێر و دۆهۆک و خوشک و داشی ئێمە بەرێ لە مووسڵ بە 10,000 دینار بیفرۆشێ. لە سەرەتای بڵاوبوونەوەی هەواڵی فرۆشتنی چەکە ئەڵمانیەکانەوە با فەرمانی بارزانی وەزارەتی پێشمەرگە لیژنەیەکی پێگەنا بۆ لێکۆڵینەوە و لاگەڵ ئەڵمانیەکان چەند جارێک کۆبوونەتەوە و چاوەڕوانی ئەنجامی لێکۆڵینەوەکان دەکەن. جێگری سەرۆکی هەیئەی ئەرکان بۆ عملیات لە وەزارەتی پێشمەرگەت دەڵێت چەکە ئەڵمانیەکان بەسەر هەر 8 میحوەرەکەی جەنگدا دابەش کراون و ئەو کەسانەی لەسەر دۆسیەکەت دەستگیر کراون بەپێی یاسای سەربازی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت و دەدرێن بە دادگا. وەزارەتی پێشمەرگە زۆر حریسە لەسەر ئەوەی کەوا پێویستە ئیجراتیشی یاسای تونگ بکرێ بەرامبەر ئەو خەڵکانە و ئێستا کۆمەڵێک خەڵکمان لەو کەسانی کەوا چەکەکانیان دیار نەماوە بند کردووە. ئێستا حالیان زیاتر لە 10 پێشمەرگە و ئەفسەر ئێستا حالیان بندن، بەڵام عەدەدەکە وردە وردە زیاد دەکات بەپێی ئەو لیژانەی کە ئامانجی پشکنینەکان ئەگەڕێنەوە بۆ وەزارەتی پێشمەرگە و ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئیجرات بەرامبەر و خەڵکان ئاکەین. چەند هەفتەیەک لەمەوبەر میدیاکاری ئەڵمانیا بڵاویان کردەوە ئەو چەکانەی ئەڵمانیا بۆ پێشمەرگەی نردوون بەهۆی دواکەوتنی موچەوە چەکەکان لەلایەن پێشمەرگەوە لە بازاردا فرۆشراون. بەپێی وتەی بەرپرسانی پێشمەرگە لە ئێستادا 10 ئەفسەر و پێشمەرگە دەستگیر کراون و ژمارەکەیش ڕووی لە زیادبوونە، بەڵام ئەوەی نازانرێت تا ئێستا ئەوەیە هیچ بەرپرسێکی باڵا دەستی لە فرۆشتنی ئەو چەکانەدا هەبووە یان نا. هێرشقادر NRT هەولێر.